کاتە و هەموو کاتێکتان باش لە هەر کوێیەکەن جوانترین و ڕازاوەترین سڵاوتان پێشکەش دەکەم ئازیزان و خۆشەویستان هاتینە وڵاتان لە بەرنمەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە ڕۆژەڤی ئەم جارەی بەرنامەی لاپەڕا سەبارەت بە دۆخی هەنووکەی ئێران و ناوچەکە و هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەرئاپۆ و شۆڕشی ژنجیان ئازادی دەبێت لەناودا سیاسەتی ئێران لەمەڕ زیندانیکردن و لە سێدارەدانی ڕۆڵەکانی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران وەسەردانی ئەم دوایەک سەرۆکۆماری ئێران ئیبراهیم ڕەئیسی بۆ تورکیا دەخینە بەرباس و گفتوگۆوە بۆ مەبەستە میوانداریمان کردووە لە هەڤاڵ ئامەد شاوە ئەندامی مەزیر سیپاتی ژیانی ئازادی کوردستان پەژاک زۆر بەخێرێ هەوڵەمە زۆر سپاس ڕێز و سڵاویشم بۆ سەرجەم گوێگرانی بەرنمەکەتان هەیە هەڤاڵ ئامەد سەرەتا لەوە دەست پێ بکەین هەفتەی ڕابردوو سەرۆکۆماری ئێران بە سەردانێکی فەرمی چووە تورکیا ئامانجی ئەو سەردانە بۆچی دەگەڕێنەوە ئێوە و بەڕای ئێوە لەو سەردانە باس لە چی کرا چونکە لەوێدا و لەو کۆنفرانسە ڕاگەیانیەی هاوبەشەی هەردوو لاشدا ناوی پەژاک هێنرا ئایا ئەو کۆبوونەوەی چەندە پێویست بووە پەژاکەوە ئەوەی گرینگە هێزن داگیرکرد لە کات و ساتێکی وەک ئێستا لە یەک نزیک دەبن یەکەم ئەوە دەسەلمێنێت کە ئەو هێزانە زۆر تەنگاو بوون ڕووی زۆر کێشەی ناوخۆیی لە بواری ئابووری کۆمەڵایەتی سیاسی بوونەتەوە زەختێکی قورس لە سەریانە دەیانەوێت بۆ دەربازبوون لەو دۆخە بە بەشداربوونیان بۆ ناو هەندێک کۆنسەپت لەناو قەیرانێکی کە تێیدا چەقیون خۆ ڕزگار بکەن ڕزگاربوونیش لەو بابەتە پابەندی بەشداری بوونیان لە پرۆسەی قڕکردنی گەلی کووردە بە تایبەت کاتێک دوو دەوڵەتی داگیرکرد وەک ئێران تورکیا دێنە لای یەک لەسەر ماسەی شتێکی کە باسی لەسەر دەکەن یەکەم سەر پرسی کووردە سەر پرسی بزاوی ئازادی خوازی گەلی کووردە بۆ ئێمە ئەوە شتێکی تازە نییە ئەو دیدارانەی کە بەڕێوە دەچن چون بە درێژایی مێژوو ئەو چاوپێکەوتنانە ئەو ڕێکەوتنانە لێ نێوان دوولایەن سێلایەن چوارلایەنە هەبووە بە تایبەت بۆ ئەمەی ڕەیسی لەگەڵ ئەردۆغان بێگومان پێشتر بڕیار بوو کە ئەو چاوپێکەوتنانە ئەنجام بدرێ بەڵام لەبەر هەندێک هۆکار دواخران بە تایبەت لە چواری یەک 2024 بڕیار بوو کە ڕەیسی سەردانی تورکیا بکە بەر لەوەیش لە ساڵ ڕۆژی کوژرانی قاسم سولەیمانی تەقینەوەیەک لە شاری کرمان پێکات و دواترە و تەقینەوەش داعش گرتیە ئەستۆ ئەنجام دەرکەوت کە ئەو تەقینەوە دەستی تورکیای لە ناودا هەیە بە تایبەت حاکان فیدان ڕاستەوخۆ ئەردۆغان سناریۆیەک ئەو تەقینەوە ئەنجام درا بۆ ئەنجام درا چۆن ڕۆژێک دوای ئەوە بڕیار بوو چاوپێکەوتن لەگەڵ ڕئیسیا بکرێت واتە ئەوە وەکو گوشارێکی لەسەر ئێران بەکاری بهێنن کە تایبەت ئێران گوێڕایەڵی پلانێکی کە هەیە ببێت بەشداری پلانێکی کە تورکیا دایڕشتووە بەشداری ئەو پلانە ببێت ئەو پلانش ڕاستەوخۆ چییە پلانی کۆمەڵکوشکردنی کوردانە کە ئەمڕۆ سەرکێشی ئەو پلانە ڕاستەوخۆ دەوڵەتی تورکیا دەیکات بەڵام بە پشتیوانی ناتۆ دەیکا پشتیوانی ئەمریکا دەیکا ئیسرائیل دەیکا و دیارە نەگەیشتونەتە ئەنجام بۆی بگەینە ئەنجام پێویستەکە هەندێک هێزن ناوچەیش بەشدار بکەن و تایبەت ئێران یەکێک لەو هێزانەیە کە تورکیا هەوڵێکی بێوچان دەدات کە ئێران پەرکێشی ناو ئەو شەڕ بکات ئیت بۆیە ئەنجامی ئەساسی ئەو چاپێکەوتن تورکیا دەوێت بە تیرێک لە چەند دانە نیشان بدات لە بنەڕەتدامە پرۆسەیەکی پرۆژەی ناتۆیە ئەمریکایە کە بەڕێگەی تورکیەوە دەیانەوێت ئەنجامی بدەن یەکەم ئەوەیە کە ئێران و تورک لە دژی گەلی کورد یەک بگرن لە دژی بزاوی ئازادی خوازی گەلی کورد یەک بگرن هێرشەکانیان فراوانتر بکەن قوڵتر بکەن و لە هەر بەشکی کوردستانە دەستکەوتێکی کە هەیە پێکەوە بتوان ئەو دەستکەوتانە لەبار ببن ها لە ڕۆژاوای کوردستان ها لە باشووری کوردستان ها لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوەیە بابەتێکی کە لە سەری مناقشیان کرد بابەتی ترۆرە کێ ترۆر پێش دەخا بەڕوانگەی ئەوان حرەکەتی ئازادی خوازی کورد وەک حرەکەتێکی ترۆر لە قەڵەم دەدەن
ئەو کاتە دەبێت ترۆر ڕیشەکان بکەن واتە گەلی کورد گەلێکی تیرۆریستە دەبێ گەلی کورد ڕیشەکان بکەن گەلی کورد کۆمەڵکوش بکەن قڕی بکەن و دووهەمیش پرۆسژەیەکی کە هەیە پلانیان هەیە بە پەلکێشکردنی ئێران بۆ ناو ئەو شەڕە گورزێکی جەرگبڕ لە ئێران بدەن ئێران پەلکێشی ناو شەڕێکی ماڵوێرانکەر بکەن پێگەی ئێران بەو شەڕە بتوان لاواز بکەن دەرفەتی دەستێوەردان بۆ ناوخۆی ئێران بتوانن زیاتر بکەن تورکیەیش لە ئەمە کەڵوەرەگرێ سوودوەرەگرێ چون تورکیەیش خەونی زیندوکردنەوەی ئیمپراتۆری عوسمانی نوێی لەسەردایە ئەوەی کە بربەستە ئێرانە گەلی کوردە تەبگەری ئازادی خوازی کوردە دەبێ ئەو بربەستانە لابن یەکەم لەسەر مەسەلەی گەلی کورد ڕێکەوتون هەردوو لایەن گەلی کورد وەک بربەستێک دەبینن لە بەرامبەر پلان و بەرنامەکانیان و دویش تورکیش ئێران وەک بربەستێ دەبینێ واتە ناتۆ ئەمریکا ئەوە دەبینێ ئیدی بۆیە تورکیە بە زەختی داعش بە پشێوەیەکی کە لە ناوخۆی ئێرانە دروستی دەکا دەیەوێت ئێران ناچاری بەشداربوونی شەڕ لە دژی پارتی کرێکارانی کوردستان و پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بکات و هاوکات لە هەموو قۆڵێکەوە کە بتوانن پلاماری سەر گەریلاکانی ئازادی خوازی کوردستان بکەن چۆن دیارە ئەو شەڕی کە ئێستا لە لووتکەدایە بە تایبەت لە زاب ئاواشین هەفتانین ئامێدیە لە لووتکەدایە دەوڵەتی تورک لە ناو زەلکاوێکا چەقیوە و لە تێکشکاندایە و ئینسیاتیفی ئەو شەڕ ئیمرۆ لە دەستی گەلی کووردە و سیمای تورکیە تێکەچێ و بە تێکچوونی تورکیە پرۆژەی ناتۆ گشتی تێکەچێ بۆ ڕێگرتن لەو حیاچوون لەو ئابروچونەی کە هەیەە دەیانەوێت حتا بەڕێگەی ئێران کە نەیاری خۆیانە ئێرانیش بەلکێشینا ئەو شەڕە بکەن تورکیای لێ ڕزگار بکەن چۆن ئەنجام بە ئەو شەڕە ئیمرۆ تورکیا لە دۆخێکی زۆر ئاڵۆزدایە لە دۆخێکی پارچەبووندایە تێکچووندایە و سیاسەتێکی کە بەڕێوە بردووە تا ئێستا هەمووی لە دژی دەوڵەتی تورکیا دەگەڕێتەوە بۆیە تورکیەیش مەترسیەکان لەسەر خۆی بڕوێنێتەوە بە پەلکێشکردنی ئێران بۆ ناو ئەو شەڕە دەیەوێت یاریەکە بخاتە ناو ساحەی ئێرانەوە و دەرفەتێکی هەناسەکێشان بۆ خۆی زیاد بکە و بە تایبەت باو شێوازە بتوانێت تەمەنی دەسەڵاتداری خۆی زیاد بکە ئیت بۆیە بەڕوانگەی ئێمە ئەو سەردان ئەنجامێکی کە وا تورکیە چاوەڕوانی لێ هەبێ دەستەبەر نابێت چون هەردوو هێز ناو ناکۆکیەکی قوڵدانە ناو ململانەیەکی و ڕقابەتێکی قوڵدانە و هەردوو بە دوای مەنفعەت بەرژەوەندی خۆیان نەوە هەن تایبەت تورکیە بەو ئاژاوە گێڕی و شەڕانگیازی کە لە ناوچەکە دەیکا نمونونەکەی کە دەبینین لە 2007 تا ئێستا چەندین تەقینەوەی لەلایەن داعشەوە پێکاتووە ئەوانە بێگومان ڕۆڵی ئێرانی لە ناودا هەیە کە ئێران تا ئێستا خۆی وەک دوورگەیەکی ئارام ناو لێ دەکرد بەڵام دراوسەکەی کە تورکیە تووشی شەڕێکی قوڵ بووە وا زەرەری تورکیە تەواوە بێ ئیت بۆیە بە هەر ڕێ و ڕێکارێک دەیانەوێت ئێرانیش بەلکێشی ناو ئەو شەڕە بکەن بە بڕوای ئێمە دیارە پەیامەکانی ڕئیسی ڕاستەوخۆر ڕوو لە داعشە یا ئەو هێزانەی کە ئیمڕۆ هێزی تاریک پەرستن بەڵام تورکیە ڕاستەوخۆ لە دژی حرەکەتی ئازادی خوازی گەلی کورد ڕاشکاوانە ئەوە دەسەلمێنێ کە نیازی تورکیە لە ئەو هەردیتنە چییە ئمە باوەڕ دەکەین پۆزیسیۆنی گەلی کورد ئێستا لە ناودا هەیە ئەو پۆزیسیۆن دەتوانێت ئەو پەیمان ڕێکەوتنامەیەکی کە لە نێوان ئەو دوو دۆڵەتا هەیە تێک بشکێنێ چون لە هەمان کاتا چاوپێکەوتنێک هەیە جارێکی دیکە لە مەسەرەی دیداری ئاستانە جارێکی دیکە لە نێوان چەند هێزی دیری داگی کرد بە هەمان بەشداری هێزی دن بەڕێوە چوو کە جارێکی دیکە لە سەر مەسەلەی سنووردارکردنی دەستکەوتەکانی کورد دیدار دەکرێت بەتایبەت لەسەر مەسەلەی سووریە لەسەر مەسەلەی شنگاڵ مەسەلەی مەخمور مەسەلەی هەرێمەکانی پاراستنی مدیا و حتا دۆخی ناوخۆی ئێران چون ئەوەی کە تووشی بووە ئەنجامی سیاسەتی هەڵی ناوخۆی ئەو ڕژیمەیە ئەگەر بەردەوام لەو سیاسەتەی ئەوە دەبێت چاوەڕوانی ئەو دۆخەی کە ئێستا تورکیە تێی کەوتووە لە ناویدا هەیە
ئێرانیش دەبێت چاوەڕوانی ئەو دۆخە بێ و ئێرانیش ڕوبەڕووی ئەوەیە بێ ها ئەو شەڕە لە دژی گەلی کورد بێ دەبێت ئێران دەرسی لێ وەربگرێت لە بەرامبەر تورکیە چۆن ئەو شەڕ ئێستا لە لووتکەدایە چۆن تورک تێک دەشکێ و چۆن دۆخی تورکیە لە بواری ئابووری بوارەکانی دیکە لە چ وەزعێکدایە ئێرانیش بەرەو ئەو ئاقار بچێ ئەی بۆیە ئەمە باوەڕ بکەین ئەو دیدار ئەوەی کە تورکیە دەیەوێت سەر ناگرێ بێ ئەنجام ببێت و بێگومان بە تێکۆشانی گەلی کورد هەر هەوڵدانێکی کە لە دژی دەستکەوتی گەلی کورد هەیە دەتوانێت مایەپوچی بکە. بەڵێ هەواڵامەت بارودۆخی سیاسی ئێران چۆن هەڵدەسەنگێنن بە تایبەتی کە باس لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی و ئەنجومەنی شارەزایان دەکرێت دۆخی ئێران چەندە بۆ هەڵبژاردن گونجاوە لە ئێستادا؟ دۆخی ئێران هەم لە ناوخۆ یعنی سیاستی ناوخۆی لەبەر سیاستی نادیموکراتیک شۆڤنیزم لەلایەن بەرپرسانی دەوڵەتۆ سەروەرە ئەو سیاست دەرگای بۆ کۆمەڵێک گرفتی قوڵ کردووەتەوە بە تایبەت بۆ پرسی نەتەوەکان پرسی زمان پرسی ناسنامەکان پرسی هەبوونەکان پرسی ملیەتەکان و پرسی ئابووری پرسی کۆمەڵایەتی پرسی سیاسی ئەنجام ئەو سیاست وای کردووە کە هەموو ڕەنگێکی ناوخۆی ئێرانە هەیە نکۆڵی لێکریە هەبوونەکان لاواز دەکرێن دەرفەتی ئازادی و دیموکراسی ڕۆژ لە دوای ڕۆژ سنووردار دەبێ سیاستێکی کە بە پێی عقڵەتی دەوڵەمەتە و شکلی گرتووە و لەو چوارچێوە بەڕێوە دەچێ جیا لە هەڵگرسانی شەڕ خوێن ڕشتن گێژا و شتێکی دیکەی لێ سەوز نابێ ئێرانی ئێستا لە دۆخێکی بەو شێوازەدایە لەبەرەوەی تەقینەوەی جەماوەری لە هەر قۆناغێکا لە ئەو جۆگرافیا ڕوودەدات ڕاپەڕینی کۆمەلگا دروست دەبێ ناڕزایەتیەکان تا بە ئەمڕۆیش بەردەوامە لەبەر چی چون سیاستێکی نادیموکراتیک بەڕێوە دەچێت ئەو سیاستەش ئیمڕۆ ئیفلاسی کردووە بۆچی چون لە ناو خودی دەسەڵاتدا شکافی دروست کردووە ئەو سیاست ئیدید لەلایەن گەلەوە ماهی پەسەندکردن نییە تێکۆشان لە بەرامبەری دەکریە و دویش سیاستی دەرەکی سیاستێکی شەڕانگێزانەیە لە ناوچەکە بەڕێوە دەبا بە تایبەت پریسکی شەڕ لە ناوچەکە بەربڵاو دەبێ و تا ئێران تیرۆر لە ناوچەکە بڵاوەکە ئاژاوەگێڕی بڵاو دەکا دەرفەتی ئازادی و دیموکراسی لە ڕۆژوڵاتی ناوینە سیرەکەین نەزۆکی دەکا لەباری دەبا و بیانوو بۆ داگیرکردنی ئەو ناوچانە زیاتر خۆش دەکا هەم خۆی بە هەندێک بیانیەوە داگیری دەکا و هەم بیانوو جارێکی دیکە بۆ دەستێوەردان بۆ بەربڵاوبوونی شەڕ لە هەرێمەکە زیادی دەکا ئەو سیاستەش بێگومان لەلایەن هێز نێودەوڵەتیەوە مای پەسەندکردن نینە زەختێک لەسەر ئێران هەیە بە تایبەت ئەو گەماروانەی کە لەسەری هەیە دەبینین زیاتر دەبێت پەلامار لەسەر هێزەکانی زیاتر دەبن فەرماندەکانی سوپای پاسداران سوپای قودس لە دەروەی سنوورەکان ڕۆژانە ئێرش دەکرێتە سەریان دەکوژرێن کە دیارە سیاسەتی ئێران لە ناوچەکە پەیڕەویەکە جیا لە ئاڵۆزکردنی هەرێمەکە شتێکی دیکە نینە واتە دەرفەت بۆ گەشەدانی شەڕ بەربڵاوبوونی شەڕی جەهانی سێ هەم لە ناوچەکە زیاتر دەکات و ئەمەش مەترسیەکە هەڕەشەیەکە بۆ خودی ناوخۆی ئێران و جیالەوەیش ئێران سیاستی کە بڕێوە دەبا بودجەی ئەو وڵاتە هەموو سەرفی ئەو سیاسەتە دەرەکی دەکا کە زەرمەندێکە بۆ ناوخۆی ئێران لەبەر ئەوەیە دەبینین ئیمڕۆ ئەو سیاست کە ئابووری کۆمەلگای فلیچ کردووە شەپۆلی بێکاری زیاد کردووە نەخۆشە کۆمەڵایەتەکانی گەیاندووەتە لووتکە هەژاری زیاد بووە بێکاری سێرەکەی باڵی بەسەر گشتی کۆمەلگا گرتووە لەبەر ئەوەیە هەر پێکاتێکی ناوخۆی ئێران ئیمڕۆ ناو خۆپیشانداندانە ناڕازینە لە بەرامبەر ئەو سیاسەتە ئەیدی بۆیە لە شەرتمەرجێکی وا کە ئێران دەیەوێت هەڵبژاردن بەڕێوەوە بە هەڵبژاردنێکی لە ناو ڕەنگێکە هەڵبژاردن دەکرێت ئەوە نابێتە هەڵبژاردن بەڵکو هەڵبژاردن لە جوغرافیایەکی ئێرانە کە فرەڕەنگە پێویست دەکات لە ناو فرەڕەنگیەکی کە ناوخۆی ئێرانە هەیە هەڵبژاردن بکرێ ئەوە لە بنەڕەتدا ئاواڵاکردن بۆ دیموکراسیە بەربڵاوکردنی دیموکراسیە لە ناوخۆی ئێرانە
و دەبێتە نمونەیەکی دیموکراتیک بۆ هەموو گەلانی ناوچەکە. بەڵام بەداخەوە کە ئیمڕۆ کۆمەلگای ئێران موزاییکێک گەلانە، ئێران ئیمڕۆ ئەو دەرفەتەی لەبار بردووە لە ناوی دەبا و بووە بە بانگەشەی هەڵبژاردن لە بنەڕەتدا دەیەوێت مەشروعیەتی بۆ سیاسەتی ناڕەوای خۆی دروستکە، واتە ئەو سیاسەتەی ڕەوایە، واتە دیکتاتۆریەت و شوڤنیزم مەسهەبی دەیەوێت ڕەوایەتی پێ بدا بە سیاسەتێکی کە بەڕێوە دەبا. بەڵام بە پێچەوانەوە گەل بەڕوانگەی ئێمە چۆن خاوەن سیستمێکی دیموکراتیکە، خاوەن بەرهەمی دیموکراتیکە ناو ئەو جۆغرافیایە، هەموو گۆڕەپانەکانی ژیان دەیکاتە گۆڕەپانی تێکۆشان بە ئینسافی ڕژیمی داگیرکردی ئێرانەوە نایهێڵێ. بە تایبەت ئیمڕۆ ڕژیمی داگیرکردی ئێران لۆژیکێکی وای لە نێو کۆمەلگا دروست کردووە کە لە ناوخۆی ئێرانە تێکۆشان نابێ، لە ناوخۆی ئێرانە دموکراسی گەشە ناکە، ڕێخسن دروست نابێ، کۆمەلگا زیندوو نابێ، باوەڕی دروست نابێ، هیوا ناگەشێتەوە، واتە هیچ دەستکەوتێکی دموکراتیک لە ناوخۆی ئێرانە گەشە ناکە. بۆیە بە ئەو عەقلیەت هەموو هێزی ناڕازی ناوخۆی ئێران هەناردەی دەروەکرێن، واتە بە ئەو سیاسەتە دموکراسی ناوخۆی ئێرانە لاواز دەبێت، چون بە ئەو سیاست دەوڵەت بەهێز دەبێت، چون هێز ناڕازی کەم دەبن دەمرکێن، بە پێچوانەوە دەوڵەت بەهێز دەبێت، کە دەوڵەتیش بەهێز بوو چی دروست دەبێت؟ واتە لێرە دموکراسی لاواز دەبێت. بۆیە سیاسەتی ئەساس ڕیسی بەڕێوە دەبا ئیمڕۆ بە ئەو سیاسەتە ڕووی ڕاستی دەوڵەتی ئاشکار کرد، چون دەوڵەت لە بنەڕەتدا کاری لە ناوبردنی دیموکراسی و ئازادی و دادپەروەری و ڕەنگەکانە لە ناوخۆی وڵاتێکدا، چون عەقڵەتی دەوڵەت نەتەوە ئەوەیە تەرتیبکردنی کۆمەلگا دروست دەکات. ڕیسیش ئیمڕۆ ڕاستی دەوڵەتی ئاشکرا کرد. بۆیە چاوەڕوانی ئەوە بکەین کە دەوڵەت کە حەق بدا شتێکی وا ممکن نییە، چون حەق وەردەگیریە، حەق نادەریە. بۆیە هەڵبژاردنیش لە هەمان لۆژیکەیە، یعنی دەوڵەت حەق نادا کە گەل بە ویست و دڵخوازی خۆی چیان دەوێ هەڵی بشێرن. گۆڕەپانێکی تێکۆشانە دەبێت گەل ئەو گۆڕەپانانەی کە دەوڵەت چەپاوەڕی کردووە دەستی بە سەراداناوە دەبێت گەل ئەو ناوەندانە وەربگرێتەوە، چون ناوەندێکی کە ئایدی کۆمەلگانە، گەل ئەرکێکی کە لە ئەستۆیەتی گەشەدانی دموکراسیە، دەوڵەتیش ئەرکێکی لە سەریە لە باربردنی دموکراسیە. بۆیە لێرە گەیاندنی تێکۆشان بەلووتکە پێویستیە. ئەو عەقڵەتەی کە دەوڵەت دروستی کردووە پێویستەکە گەل گۆڕانکاری لە ئەو عەقڵەتە دروست بکرێ. بۆیە بەڕوانگەی ئەمە ئێستا هەڵبژاردن لە کەشوهەوایەکی تەندروست، کەشوهەوایەکی دموکراتیک، کەشوهەوایەکی کە هەموو ڕەنگێکی ناوخۆی ئێرانە مافی خۆ بەڕێوەبردنیان پێ بدرێ، مافی مشارەکەتی سیاسیان پێ بدرێ، مافی زیندووکردنەوەی ناسنامە زمان باوەڕمەندیەکان ناوخۆی ئێران بدرێ، دەتوانێت بۆ هەر تەوەرەیەکی دیکەی تێکۆشان دەرفەتێک دروست بێت و بەو شێوازە گەل ئەتوانێت حەقێکی کە تا ئێستا لێی زەوت کراوە لێی سەنراوە دەستەبەری بکات. بەڵێ هەڤەڵامەت ماوەیە کە ڕژێمی ئێران بە هەموو شێوەیەک دەستی داوەتە لە سێدارەدانی ڕۆڵەکانی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا. ئەم هەوڵدانە بەواتای بڕیاری قڕکردنی گەلی کوردە لەلایەن ڕژێمەوە، یاخود چەندە پەیوەندی بۆ پەیوەندیانەوە هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا کە هەیەی؟ چ کاتێک داگیرکەرین کورد دێنە لای یەک، شەپۆلی قڕکردنی کورد تەوەژمەکەی زیاتر دەبێت، بەخۆرتر دەبێت. ئەو شەپۆل لە هەر بەشێکی کوردستانە سیرکەین ئیمڕۆ گەلی کورد بە ڕێو ڕێبازین جیاواز ڕوبەڕووی کۆمەڵکوژی بووەتەوە. بەرپرسیاری یەکەمی ئەو کۆمەڵکوژیە کێ؟ ناتۆیە، سازمان ملەلە، ئەمریکایە، چون لە بنەڕەتە ئەو هێزانە لە پشتەوە لەگەڵ ئێران ڕێکەوتنێکیان ئەنجام داوە. بۆ ساڵێک و کە سیرەکەین کە لە سێدارەدان لە سلووتکەدا بوو بۆ تایبەت 2023 نزیکەی 750-900 هاوڵاتی لە ژێر بیانووی جیاوازا لە سێدارە دەراون. ئەوەیش لە کاتێکدایە کە بەرپرسی لیژنەی مافی مرۆڤ نەتەوە یەکگرتووەکان سپێدراوە بە ئێران، واتە ئێران ئیمڕۆ
بەرپرسی لیژنەی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانە گاڵتەی خۆ بە ئیرادە بە هەبوون بە مافی مرۆڤ بە دیموکراسی بە ئازادی دەکەن ئەو لە کاتێکدا کە ڕژیمی داگیرکەری ئێران هەموو وحشەتەی لێ هەڵدەوەشێت معاونی کمیسیەری عالی حقوق بەشەر سازمان ملەل وەک نەدا ئەلنەیف دەیەوێت سەردانی ئێران بکات و لە کاتێکدا ڕۆژانە ڕۆڵەی گەلی کورد گەلی بەلوچ و گەلانی دیکە ڕوبڕووی لە سێدارە دەبان دەبنەوە و هەمان لەم مانگا سیرکەین سەری ساڵی میلادی هەر ساڵ بۆ گەلی کورد بە لە سێدارەدان پێشوازی کراوە یانێ گەلی کورد بەو تراژدیە ژیانی خۆی دەست پێ کردووە هەر ساڵی کورد وایە و ئێستەیش سیرکەن لە قۆناغێکدا دوو داگیرکەر چاوپێکەوتن دەکەن دوای ئەوە چوار ڕۆڵەی کورد لە سێدارەدا دەریان یانێ گەلی کورد کۆمەڵکوژ دەکرێ لە ژێر ناوی جیاواز و ئەوەیش سەرنج ڕاکێشە بە پاساوی سیخۆری ئیسرائیلە ئەی باشە ئەگەر کورد سیخۆری ئیسرائیل تۆمەتبارە ئەو وەختە ڕیسی سیخۆری کوێ خەمنەی سیخۆری کوێ ئەحمەدیژان سیخۆری کوێ ئەوان لەگەڵ کێ پەیوەندیان هەیە سیاسەتی کە لە دژی گەلی کورد ئیمڕۆ پەیڕەویەکەن پلان پرۆژەی کێ جێبەجێیەکەن پرۆژەی ئینگلیز نینە ئەمریکانیە ئیسرائیل نینە و ئەوان وەک مەقاشێک لە دەستی ئەو دەوڵەتانە کاریان پێەکری پرۆژە پلانیان پێجێبەجێ ئەکری یانە کە بەحسی تەزیە تەلەبیەکەن ئەوەی کە تەزیە تەلەبیەکان عەقڵەتی دەوڵەتەوە ئەوەی کە سنوور پێش دەخا عەقڵەتی ئەو دەوڵەتەیە ئەوەی کە کوشتار و کۆمەڵکوژی و شەڕ پێش دەخا کردەوەی ئەو دەوڵەتەیە گەلی کورد سەر ڕای ئەوەی کە جا لە ئەوەی ماف حەقی خۆی ویستووە بە دوای حەقی خۆیان گەڕاوە ویستووە حەقی خۆی بەدەست بێنێ لە پێنا ئەو هەموو شەیدەیەدا چی داوا کرد شتێکی داوا نەکردووە ئیدی بۆیە ئێعدام لە سێدارەدان ئەهرمێکی تۆقاندن پاشگەز بوونەوەی گەل لە تێکۆشانە کە لەلایەن ڕژیمی داگیرکەری ئێرانەوە کەڵکی لێوەردەگیری و هەڵبەت بە ئەزمون وەرگرتنێکی دەوڵەتی فاشیستی تورکیەیە کە چۆن گەلی کورد سەرکوت دەکات و ئێران چۆن سەرکوتیەکە هەردوو داگیرکەر ئەزمون بە یەکدی دەدەن ئەیدی بۆیە ئەو ڕژیم ئیمڕۆ ناوی لێدەنرێ ڕژیمی پەت و سێدارێ بۆ چون ئیمڕۆ کەسێک و کە سەرکێشی ئەو ڕژیمەیەکە بۆ خۆی ئەندامی دەستەی مەرگە کەواتە لەسەر ئەو جوغرافیا ژیان بوونی نییە شتێکی کە پێش دەخریە لە سێدارەدانە تۆ ئەگەر بەحسی ئازادی دیموکراسی بکەی لە سێدارە دەدەریە لە مێژووە ئەوانە هەبووە سەردەمی ڕەنەسانسی ئەوروپا شتێکی کە دەبینین چ بووە ئیمڕۆ لە ئێرانە ئەو شتێ یانێ بۆ سەردەمی باستانە سێکەن ئەوەی لە ئێرانە ڕووەدا و بابەتانەیە جالەوە شتێک نینێ ئینسانێکی کە بە گیوتین سەردەپوری ئیمڕۆ ئێران هەمە شت دەکا سەردەمێکی کە بەحسی مۆدرنیتە دیموکراسی ئازادی دەکرێ بەڵام کردەوەیەکی سەردەمی باستان ئیمڕۆ لەسەر جوغرافیای پڕپیچ و بەرەکەت لەسەر گەلانی ناوچەکە بەتابەت گەلی کورد گەلی بەلوچ پەیڕەو دەکرێ ئیت بۆیە گەلی کورد ئیمڕۆ لە بەرامبەر ئەو عەقڵەتە تێکۆشانەیەکە بۆیە ئیمڕۆ تەفگەری ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەڵمەتێکی لە ژێرناوی بەڵێ بۆ دموکراسی نابۆ ئێداممان ڕاگەیان بۆچی چون ئێمە لە سێدارەدانمان ناوێ دیموکراسیمان دەوێت چەنێ دیموکراسی گەشە بکات ئەوەندە لە سێدارەدان لە زایف دەبێت ئەوەندە دەوڵەت لاواز دەبێت ئەوەندە دەرفەتی دیموکراسی بەربڵاو دەبێت چەکەرەیەکە ئەوە چێ بە مشارەکەتی مردم گەل دەبێت بۆ یەک دەوڵەت ئێعدام پێش دەخا مشارەکەتی گەل لە خوبەڕێوبریا دروست نەبێ مافی ڕەوای خۆی دەستەبەر نەکا بە دوای ئازادیان نەبێ بەدوای دیموکراسیان نەبێ بە دوای دادپەروەریان نەبێ بە دوای حەقی خۆیان نەبێ بۆیە لە سێدارەدان ڕۆژانە پەیڕەو دەکا ئیدی ئەوەی کە مایەی سەرشۆڕیە بۆ ئەو هێزانی کە ئیمڕۆ بانگەشەی ئازادی و دیموکراسی و دادپەروەریەکەن ئیمڕۆ بۆ خۆش شەریکی ئەو تاوانە نەکردناوخۆی ئێرانە بەڕێوە دەچی بۆ هەڵوێستێکی جدی لە بەرامبەر ئەو تاوانە نییە کە ئیمڕۆ ڕژیم لە بەرامبەر گەلانی ناوخۆی ئێران نادەیکە شۆڕشێکی بەرپابوو چەند کەس لە ژێر ناوی ئەوەی کە سەرکێشی شۆڕشێکیان کرد لە سێدارە دران بەڵام شۆڕش دروشمی چییە ژن ژیان ئازادی ژیان
بانگەشەی ژنە، بانگەشەی ژیانە، بانگەشەی ئازادیە. بەڵام ڕیسی بانگەشەی چی دەکا؟ بانگەشەی مرن دەکا، ئەعدام دەکا، کوشتن دەکا، غارەت دەکا، لەناوبردن دەکا. شتێکی کە پێشی دەکا ئەوەیە. ئیت بۆیە ئەو دەوڵەتانە چەندێ دێنە لای یەک ئەوەندە ماشینی ئەشکەنجە، ماشینی کلیشانەوە، ماشینی هاڕینی ئیرادی مرۆڤەکان زیاتر دەبێت. ڕژیمی داگیرکەری ئێران بە لە سێدارە دەیکا، دەوڵەتی فاشیستی تورک بە چەکی قەدەغە کراو بە فڕۆکەی جەنگی و فڕۆکی بێفرۆکەوان دەیکا، بە گرتن دەیکا. ئیت بۆیە گەلی کورد ببینین لە باکوورە بە 10,000 ئینسان خزمناوەتە زیندان، واستە تێکۆشان نەهێنراوە. لە با ڕۆژهڵاتی کوردستانە ئەو هەموو ئینسان دەخرێنە زیندان، واستە تێکۆشان نەهێنراوە. بۆیە ئیدر زیندان نابێتە بەربەستێ لە بەرامبەر تێکۆشان، چون ئیمڕۆ زیندان ناوەندی ژیانەوەی گەلی کوردە کە ئیمڕۆ ڕێبەراپۆ گڵۆپەکەی تیا هەڵکردووە. ئیمڕاڵی گرتوخانەیە کە بەڵام ئیمڕۆ زیندان بووە جێی ژیانەوە، جێی لەدایکبوونی پارادایم، جێی لەدایکبوونی مۆدرنیتەی دیموکراتیک. بۆیە ئیمڕۆ ئەو گەلە کە ناوخۆی ڕۆژهڵاتی کوردستانە تێکۆشان دەکەن بەو هەیەجانەوە ئیمڕۆ تێکۆشان دەکەن. ئیت بۆیە دەبێت ئەو ڕژیمانە حقیقەتێکی کە هەیە ڕاستیەکەیە دانی پیا ببینن و لە ڕۆژهڵاتی کوردستانە ئیمڕۆ نمونونەکەی شیرین عەلەمهولی، فەرهاد وەکیلی، فەرزاد کەمانگەر و نمونونەکەی ئیمڕۆ دەبینین هەواڵ زەینەب جەلالیان و هەموو هەواڵانی ئێمە و لایەنگر و دۆست و ئەندامانی ئێمەی پەژاک کە بەرخودان دەکەن لەسەر ئەو ڕێچکە بەرخودان دەکەن. ڕۆڵێکی مێژووی خۆیان کە گەشانەوەی فەلسەفەی ژن ژیان ئازادی لە بەرامبەر ئەو فەلسەفەیەکی کە ئیمڕۆ داگیر کرد پێشی دەخات بەوەی ئیرادەی کوردی پێ دەچەوسێنێتەوە، ڕۆژ لە دوای ڕۆژ دەیبوژێننەوە. بەڵێ وەڵامەت ماوەی 4 مانگە هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەراپۆ و چارەسەری پرسی کورد لەسەر ئاسی جیهان بەڕێوە دەچێت. ئەم هەڵمەتە لە ڕۆژهڵاتی کوردستان و ئێران چۆن بەڕێوە دەچێت؟ گرنگ ئەوەی ئەساس هەڵمەت لە مەحوەریەتی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ واتە هەڵکردنی ڕۆشنایی ئەو هەڵمەتە لە دوورگەی ئیمراڵیە. بەرخودانی ڕێبەراپۆ لە ئیمراڵی هیوای مرۆڤایەتی گەشاندەوە، باوەڕی گەشاندەوە، جەسارەتی مرۆڤەکانی بەگوڕتر کرد و مرۆڤەکانی هاندا کە لێگەڕینیان بە دوای گەیشتن بە حەقیقەتە هەبێ. ئیت بۆیە ئیمراڵی بووە کلیلی چارەسەری هەموو پرسەکان. لەبەر ئەوەیە ئیمڕۆ هەموو هێزن داگیرکەر دەتۆقن لە وشەیەکی ڕێبەرئاپۆ لە ئیمراڵی دەرکەوێتە دەرەوە و کێشەیەکی کە هەیە چارەسەری بۆ دروستکە. چون ڕێبەرئاپۆ ئیمڕۆ وەک شەخصێ لە گرتوخانە ڕانەگیراوە. ڕێبەرئاپۆ ئیمڕۆ نوێنەرایەتی گەلێک کۆمەڵگایەک و نوێنەرایەتی ئیمڕۆ مرۆڤی ئازاد دەکات و ڕێبەرئاپۆ ئیمڕۆ نوێنەرایەتی کۆمەڵگایەکی ئازاد و دیموکراتیک دەکات. نوێنەرایەتی ئەرتەشێکی مۆدێرن، ئەرتەشێکی ئازاد دەکات. ئەی بۆ لەبەر ئەو پێناسەیە کە ئیمڕۆ ڕێبەرئاپۆ بۆ خۆی کردوویەتی و ڕنگدانەوەی لەسەر مرۆڤایەتی هەیە، تەسیرێکی ئیمڕۆ لەسەر جیهان داناوە. بۆ هۆکارێک کە ئیمڕۆ هەڵمەتێک بۆ ئازادی جەستەیی ڕێبەرئاپۆ دروست بێ. بۆ چون ئیمڕۆ هەرتاکەی ئازادی خۆی دەبەستێتەوە بە ئازادی ڕێبەرئاپۆ. بۆ چون ئیدن مرۆڤ بە بێ مێشک ناتوانێت ژیان بکە، بە بێ ڕێبەر ناتوانێت بشی، بە بێ کۆمەلگا بوون ناتوانێت بشی، بە بێ هێز ناتوانێت بشی، بە بێ ڕێخستن ناتوانێت بشی. چون ڕێبەرئاپۆ ئیمڕۆ فرمومی پەروەردە و ڕێخستن و چالاکی کۆمەلگایە. چون ڕێبەرئاپۆ نەبێت واتا پەروەردە بوونی نییە، واتا ڕێخستن بوونی نییە، واتا چالاکیش بوونی نییە. بۆیە ڕێبەرئاپۆ ئیمڕۆ بە هەبوونی خۆی بە دەستپێکردنی ئەو هەڵمەتە سیرکەین ئەوەی ئیمڕۆ لە ناوچەکە زیندوو کرد. بۆیە گەلی کورد بۆچی ئیمڕۆ لەنا ئەو هەڵمەتە هەڵمەتێکی دیکە خوێندنەوەی پتوکانی ڕێبەرئاپۆ ڕاگەیەنراوە، دەست پێکردون هەڵمەتێکی زۆر هێژا و زۆر پیرۆزە. واتا گەلی کورد گەیشتووەتە ئەو قەناعەتە دەست پێکە بە خوێندنەوەی بەرهەمەکانی ڕێبەرئاپۆ شۆڕشی زهنی لە کەسایەتی خوا دروستکەین.
کەسایەتی خۆ دەبێ بگۆڕین ئەو زەهنەی کە داگیر کرد دروستی کردووە و زەهنە وێران بکەین هەڵوەشێنین ئەو کەسایەتە هەڵوەشێن کەسایەتی نوێ دموکرات ئازادی خواست بنیاد بنین لەبەر ئەوەیە ئیمڕۆ گەل دێن پرتوکانی ڕێبەراپۆ دەخۆن خۆ پەروەردەیەکەن بە پەروەردەکردن دەرفەتی ڕێخستن دروست دەبێت چون چەنێ ڕێخستن دروست بێ ئەوەندە دموکراسی زیاد دەبێت کەواتە ئەوەندە دەوڵەت لاواز دەبێت ئەو چەنێ دموکراسی زیاد بێ ڕێخستن زیاد بێ چاڵاکی زیاد دەبێت واتە چاڵاکی گەلی زیاد دەبێت چاڵاکیش کە زیاد بوو زمانی دیموکراسی گەشەیەکا لە ناوچەکە ئەو زمانی دیکتاتۆری داگیرکەری کپ دەکرێ لاواز دەکرێ ئەیدێت چەکەکان بێدانگ دەکرێ لەبەر ئەوەیە ئیمڕۆ سەیرەکەن ڕێبەراپۆ ئیمڕۆ بووە زمانی چاڵاکی مرۆڤایەتی بووە زمانی دیموکراسی لە جیهانە و کەواتە فرموڵێکی بەو ڕەنگە دەبێ گەلی ئازادی خوازی ئێران گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە خاوەن میراسێکی شۆڕشی ژنجیان ئازادیە زیاتر لە هەرنەتەوەیەک خاوەندارەتی لەو هەڵمەتە بکەن چون ئیمڕۆ ڕێبەرئاپۆ کۆمەلگایەکی تاریک کۆمەلگایەکی کە هەموو هیواکان لە ناویا کوژا بووە وەک گڵۆپێک ناوچەکەی ڕۆشنایی کرد هیواکانی گەشاندەوە جەسارەتی بە تاگەکان بەخشی لەبەر ئەوەیە سیرکەن ئەو هەموو فیداکاری ناو پیشاندانە ناکرا ئەو هەموو شەهید درا مرۆڤەکان وشیار بوون و سیرەکەن پێگەی ژن بە پێچوانەی زەهنێتی دەوڵەت گۆڕانکاری لە ناوا کرا ئەوە لەسەر چ فەلسەفەیە کراوە پەرادایمی ژن ژیان ئازادی کە پەرادامێکی ڕێبەرئاپۆیە لەو ناو چاپەرەی پێدرا ئیت بۆیە ئەو هەڵمەت دەتوانێت ناوخۆی ئێرانە ئەوەی کە پێویستی ئەمە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانە ئێستا پەروەردەکردنە هەڵمەتێکی کە ئەتوانێت کۆمەلگا پەروەردە بکە گۆڕانکاری شۆڕشی زیهنی دروستکە شۆڕشی وجدانی دروستکە و شۆڕشی ئەخلاقی دروستکە کە ڕژیم تاکەکانی لەوە داماڵیوە هێزە پێشانگەکانی لەو بابەتانە داماڵیوە ئێمە بە چه پارادایمێ شۆڕش بکەن ناوخۆی ئێرانە بە چه پارادایمێ تاکی ئازاد دروستکەین چون ئەو هەڵمەتە ئەتوانێت گەلی هەڵمەتی دیکە ناوخۆی ئێرانە گەشە بکە واتە ئەتوانین هەڵمەتی ژینگە پارێزی پێزیندوو بکەین ئەتوانین هەڵمەتی ئازادی ژینی زیاتر لەوە هەیە بگەین نەلووتکە هەڵمەتی دیموکراسی گەشەدانی دیموکراسی کە ئیمڕۆ دەڵێن نابووە ئێدام بەڵێ بۆ دیموکراسی سیرکەن لەسەر هەمان پابەنی هەمان هەڵمەتە کە ڕێبەرئاپۆینی کرد پابەنی هەمان پەرەدایمە سەرچاوەکەی کە دەگەڕێتەوە ئیمراڵی لە هەموو بارێکۆ ئیمڕۆ دەرفەت بۆ ئێمە ئاوەڵایە کە لەسەر ئەوانە پێویستەکە هەر تاکێک سەرەتا ئاشنا بێ بخوێنێت تێبگەیە و هێزی ڕێخستنبوونی کۆمەلگای لەسەر دروست دەبێت کەوتمان هەر گۆڕەپانێک بێتە گۆڕەپانی تێکۆشان زمین ڕێخستن فراوان بێ زمین دەسەڵات لاواز دەبێت ئەو وەختە زمینی چاڵاکی زیاد دەبێت ئیدی بۆیە باکووری کوردستان دەروەی وڵات سیرکەن دەرفەتی چاڵاکی دەوڵەت چەنێ هەوڵەدا دەرفەتی چاڵاکی لە بار ببە ناتوانێت سەرکوتیکە جارێکی دیگە چاکەرەیەکە جارێکی دیگە خۆی دەنوێنێ بۆچی چون کۆمەلگا هەرگیز لە ناو ناچێ دەوڵەت ئەوە خەونێکەکە بە 5,000 ساڵە وەیلانیەتی ئەوەی کە لە ناوەچێ دەوڵەتە لە ناوەچێ دموکراسی لە ناو ناچێ چون دموکراسی لە گەوهری کۆمەلگادایە لە گەوهری بەشەردایە ئەوەیە کە دەوڵەت بە پەروەردەیە لادانی دروست کردووە لە ژنا دروستی کردووە لە کۆمەلگا دروستی کردووە ئیت بۆیە بە ڕوانگەی من ئەوە هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەراپۆ چارەسەری پرسی کورد کلیلی کرانەوەی هەموو گرفتەکانی ناوخۆی ئێرانە کە ئەتوانێ ڕەنسانسێکی نوێتر لە ناوخۆی ئێران ڕۆژهەڵاتی کوردستانە دروستکە و ئەو شۆڕشەی کە ئیمڕۆ میراسێکی دروست کردووە بناخەیەکی قوڵی داڕشتووە ئێمە بتوانین لەسەر ئەو بناخە بە پێشخستنی ئەو هەڵمەتە شۆڕشێکی مەزن لە ڕۆژهەڵاتی ناوینە دروست بکەین کە بە پێچەوانەی ئەوەی کە دەڵێن بەشداری ئێران لە شەڕی جیهانی سێهەما دەبێت دایکی هەموو شەڕەکان بەرفراوان بێ بە پێچەوانەوە بە گەشەدانی دیموکراسی ببێتە لەدایکبوونی مۆدرنیتەی دموکراتیک لە جوغرافیای ئێرانە و گەشەدانی ئەو بەرەو ڕۆژهەڵاتی ناوین کە ئەتوانێت هەم ئازادی ڕێبەرئاپۆ مسۆگەر بکات و چارەسەری پرسی کوردیش بۆ شێوازە مسۆگەر بکات کە بەرخەلاوی مەیلی پلانی قڕکردنی گەلی کوردە کە دەوڵەتەکان کە تا ئێستا بە هیوایەوە شەڕ دەکەن بەڵێ هەڤڵامەت لە ساڵ ڕۆژی پیلانجێڕی نێونەتەوەی لە بەرامبەر ڕێبەرئاپۆ نزیک دەبینەوە
کە ماوەی 25 ساڵە ڕێبەر ئاپۆ لە زیندانی ئیمراڵی لەژێ گۆشەگیریەکی قورسدایە. ئەم دۆخە چۆن دەنرخێننەوە؟ سەرەتا جارێکی وەکو پارتەکەمان پەژاک یعنی ئەم ساڵڕۆژی پلانگەڕی نێونەتەوەی کە وەکو ڕۆژی ڕەش ناوی لێ دەکریە شەرمەزار دەکەین و لە کەسایەتی هەواڵ لەیلا ڤیان کارۆخ یادی هەموو ئەو شەهیدانەی کە گیانی خۆیان کردە قەڵغان کە بە دروشمی کەس ناتوانێت خۆری ئەمە تاریک بکە گیانی خۆیان بەخت کرد یادی هەمویان بەرز ڕدەگرین و بەڵێنی بەردەوامبوونی تێکۆشانیان دووپات دەکەین. تایبەت 15 شوبات ئەنجامی گەلە کۆمەیەکی نێونەتەوەی لە دژی گەلی کورد و بزاوی ئازادی خوازی گەلی کورد پێکات و ئەنجام مداخلەیەکی بۆ ڕۆژهڵاتی ناوین پێویست بوو هەڵگرسانی شەڕی جیهانی سێهەم پێویست بوو ئەو وەک بیانوویەک ئەوێ ڕێبەر ئاپۆ پێکات ئەو گەلە کۆمە پێکات چۆن ئیمڕۆ گەلی کورد گەلێکە کە ڕۆڵی لە گەشەدانی دموکراسی و ئازادی بنیادنانی نەتەوەی دموکراتیک لە ناوچەکە هەیە کە بە پێچەوانەی سیستمی مدرنیتەی سەرمایەداریە بربەست لە بەرامبەر هەموو ئەو پرۆژانە دروست دەکا و بە تایبەت ڕێبەر ئاپۆ کە هەوڵێکی بێوچانی لە پێناو گەشەدانی ئازادی و دیموکراسی ناوچەکە داوە هەوڵێکی بێوچانی لە پێناو زیندووکردنەوەی گەلی کورد هەبوونی گەلی کورد ئیرادەی گەلی کورد ئیرادەی ژنی ئازاد گەنجی ئازاد یەکبوونی گەلانی ناوچەکە کو ئەوانە هەموو لە سنگەرێکە لە دژی داگیرکەری شەڕ بکەن کە تایبەت سیاسەتی پەرتکە و زاڵ بە ڕێبەر ئاپۆ پوچەڵی کردەوە و جالەوەی کە لە ناو ماڵی کوردیا سیاسەتی نەتەوەیی برەو پێدا عەقڵیەتی تاکەکانی گۆڕی کە بە پێناو ئەوەی پیاوی ئازاد ژنی ئازاد بەشداری شەمەندە فڕی ئازادی کرد کە لە دژی ئەو دەسەڵات شەڕ بکەن و بە پێی ئەوە ئیمڕۆ ئەو فەلسەفە ئەو پەرادایم ئیمڕۆ بە جەهانی دەبێت لە ئاستی جیهانە خاوەندارەتی لە دۆزی ڕەوای گەلی کورد دەکریە خاوەندارەتی لە فەلسەفەی ڕێبەر ئاپۆ دەکریە ئەو هێزانە بەو ڕوانگە بینیویانە کە ئیمڕۆ حرەکەتێکە کە تەسیرێکی جیهانی دروست دەبێت و تایبەت حرەکەتێکی کە شۆڕژگەرە پێوانی ژیانی پێوانی تێکۆشانی و نابێتە دەستەمۆی هیچ هێز لایەنێک سیاستێکی دیموکراتیک لە ناوچەکە برەو پێدەدا و وەک ڕابردوو ناتوانێت گەلی کورد لە پێناو بەرژەوەندیەکانە بەکاربهێنن بۆ بگەینە بەرامی خۆ بۆ ڕێبەر ئاپۆیان خستە هەدەف بێگومان وەک هەنگاو بەرخودانی ڕێبەر ئاپۆ پلانگەڕی پوچ کرد بەرخودانی گریلا پوچ کرد و کە دەبینین ئێستا 25 ساڵ کۆتایی پێدێت پلانگەڕی ئەنجام ئەوەی کە لە مێشکی ئەوان ئابوو ڕێبەر ئاپۆ بەکار بهێنن وەک نەردبانێ بەسەریا بچن بگەێنە ئامانجەکانیان بەڵام ڕێبەر ئاپۆ وتمان ئیمراڵی کردە جێی ژیانەوە ئیمراڵی کردە جێی بەرخودان جێی تێکۆشان ئەنجامە لەوێ پەرادایمێکی بنیادنا سیستمێکی نوێی بنیادنا و هەموو پلانێکی کە هەبوو پوچەڵی کرد بەرخودانی ڕێبەر ئاپۆ هێزی بە گەلی ئێمە بەخشی بەرخودانی گەلی کورد هاوکات گەشەی کرد لەبەرەوەی 50 ساڵە گەلی ئەمە خاوەندارەتی لە ڕێبەر ئاپۆکە خاوەندارەتی گەریلاکە هەموو بەدەلێک ئەدا واز لە تێکۆشان ناهێنێ ئەوە ئەنجام حقیقەتی ئەو فەلسەفە حقیقەتی ڕێبەر ئاپۆ نیشان دەدات کە چۆن پلانگەڕی پوچ بووە بێواتا بووە و هەمان شێواز گریلا کە ئیمڕۆ لە بەرخودانێکی بێوێنەدایە یانە حەماسە دەخۆڵکێنن حقیقەتێکە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکە چۆکیان بە ڕژیمی دایکەرا هێناوە و ڕژیمی دایکە ناو زەلکاوێکە چەقیوە لە تێکچوون دایە ئەو بەرخودان ئیمڕۆ هیوا بە مرۆڤایەتیەدا کەواتە ئەو بەرخودانانە هەر سێ بەرخودان سەلمانی کە پلانگەڕی پوچ بووە نەگەیشتوەتە ئەنجام بۆ ئەو داگیرکەرانە هێز دەیانەوێت بەردەوام بن لە پلانگەڕیەکەیان
بۆیە بڕوا دەکەم هەڵمەتێکی کە بەحسمان کرد ئەو هەڵمەت ئەتوانێت دوا چەکوش یا دوا تەور لە ئەو بوتانەی کە مۆدەرنیتەی سەرمایهداری لە ناوچەکە بنیادیان ناوە لە پلانێکی کەدایان ڕشتووە کۆتایی بە ئەوە بهێنێ چونی دەگەلی کورد لەو بڕواایەدایە بەبێ ڕێبەراپۆ ژیان نابێ گەلی کوردی در ئەوە دەڵێ پەکەکە گەلە گەلیش لێرەیە واتە وەک گۆشت و ئێسقان بەسراونەتەوە بە یەکەوە وەک ڕۆح و جەستە لە ناو یەکدانە تێکەڵ کە هێش یەک کراون کاتێک گەڵێن بەبێ سەرۆک ژیان نابێ و تا بەبێ هەناسە ژیان نابێ بەبێ زانیاری ژیان نابێ بەبێ ئیرادە ئیدی ژیان نابێ دەگەری کورد چاوی کردووەتەوە ئیت بۆیە ئەو ساڵڕۆژی پلانگێڕی بڕوا دەکەین تێکۆشانی گەلی ئێمە لە 26مین ساڵە بگێتە لووتکە بۆ خاوەنداریەتی لە دۆزی ڕەوای خۆی کەیدە گەلی کورد نیو سەدەیە تێکۆشان دەکات لە پێناو مافەڕەواکانی خۆیە گەلی مەی ڕۆژهڵاتیش بە تایبەت دوای پلانگێڕینەوە دوونۆ خاوەندارەتیەکی بێوێنەی کرد لە ڕێبەراپۆ لە دژی پلانگێڕی هەڵوێستێکی شۆڕژگارانەی نوان و ئەنجامی ئەو هەڵوێستە پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لەدایک بوو سێکەن پەروەردەیەک پێشکە و ڕێخستنێک لەسەری بنیادنرا و چاڵاکیەکی لەسەر پێشکە و ئیدی بۆیە ئیمڕۆ کاتی هاتووە کە گەلی کورد ئەو فرموڵە زیاتر کارا بکات ئەو مێژوە لە دژی داگیرکەری دووپات بکاتەوە یعنی خاوەندارەتی لە ڕێبەراپۆ بکات کە بەو شێوازە بتوانن پلانگێڕی پوچ بکەن پوچکردنەوەی ئەوەش بە بەشداری کارای ئەوان لە ناو ئەو هەڵمەتا دەتوانێت هەڵوێستی خۆ بنوێنن ئیدی بۆیە ئەو هەڵمەت ئەوەی سەلمان بۆ ئێمە کە ئەو هێزانە چۆن تا بە ئەمڕۆ پێداگری لەسەر نکۆڵیکردنی گەلی کورد دەکەن چۆنە هەند لە مێژوو وەردەگرن چۆن سەرەتا ڕێبەری شۆڕش پێشەنگەکانی شۆڕش ها لە سەر شاخ ها لە سەر کۆمەلگا و بۆ شێوازە بگەینە پلانی لە مێشکیاندایە بەڵام ئیمڕۆ لە لایەن ڕێبەراپۆ لەلایەن گەریمەی بەرخودان لەلایەن گریلاکانەوە ئەیدر ئەو حقیقەت ئیسپاتکە کە نکۆڵی لە حقیقەتی ڕێبەراپۆ لە هەبوونی گەلی کورد ناکرێت و دەبێ لە چوارچەوەی ئەو هەڵمەتەی کە هەیە بتوانین مافی ڕەوای خۆمان دەستەبەر بکەین و لە ساڵی نوێی بەردەوامبوونی پلانگێڕیش ئێمەیش تێکۆشانی خۆمان بگەێنە لووتکە و لە ئەم ساڵا کە ساڵێکی سەرنوشت سازە بۆ گشتی گەلی کورد بۆ مرۆڤایەتی خاوەندارەتی لە ئەرکی مێژووی ئەرکی ئەخلاقی و ویژدانی خۆمان بکەین. بەڵێ هەواڵامەت گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ گوێگرانی خۆشەویست ڕۆژەری سەرەکی بەرنامەکەمان سەبارەت بوو بە دۆخی هەنووکەی ئێران و ناوچەکە و هەڵمەتی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ و چارەسەری پرسی کورد و هاوکات شۆڕشی ژنجیان ئازادیش لە ناودا سیاسەتی ئێران لەمەڕ زیندانیکردن و لە سێدارەدانی ڕۆڵەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران وە سەردانی ئەم دوایی سەرۆکۆماری ئێران ئیبراهیم ڕەئیسی بۆ تورکیا خرانە بەرباس و گفتوگۆ بۆ مەبەستە میوانداریمان کردبوو لە هەواڵ ئامەد شاوە ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک تا بەرنامەیەکی تر و لاپەڕەیەکی تر هەر سەرکەوتوو ئازاد بن ماڵاوە.